ئەوان پاشتر لە ڕێگەی تەلەفۆنەوە ئێمەیان ئاگادار کردەوە، پەیوەندیەکانی ئێمەیان ئاگادار کردەوە کە ئێمە بۆمان هەیە ڕووماڵی ڕووداوەکان و پەلەماری هێزی پێشمەرگە و تەواوی ئەو ئۆپەراسیۆنانە بدەین کە لە پرۆسی ئازادکردنەوەی مووسڵا دەگیرێتە بەر. لە پاش ئەو ئاگادارکردنەوە ئێمە دڵنیابووین لەگەڵەوەی کە داواماکردن پێویست بەوە دەکای ئێمە نووسراوێکمان بەدەستەوە بێ بۆەوەی کە تیمەکانمان ڕۆشنهارکوێ ڕێگریان نەکرێت لە بەرەوەی کە شەرت نییە ئەم زانیاریانە لە لای تیمێکی دیاریکراویان لە بازگەیەکی دیاریکراوە بێ ئەوان وتیان زانیاری دراوە بە تەواوی بازگەکان و ئێوە موشکلەتان نییە. بۆیە لەگەڵ ئەو سەر لە بەیانی کە دەستپێکی ئۆپەراسیۆنەکان بوون و هێزی پێشمەرگە دەستی بە هێرشەکانی کرد، تیمەکانی ئێمە بەڕێکەوتن بە تایبەتی لە محوەری خازر چوارشەممە لە پەیوەندێکی تەلەفۆنیە بە یەکێک لە بەرپرسانی پەیوەندیەکانی سەرۆکایەتی هەرێم پەیوەندیەکانی ئێمەیان دڵنیا کردەوە بەوەی کە ئێمە بۆمان نییە ڕووماڵی ڕووداوەکانی پرۆسی ئازادکردنەوەی مووسڵ بەداخەوەی لە چەند زاڵگەیەک تەنها ئەوە نەبووە ڕێگری بکرێ سوکایەتی بێڕێزی کراوە بە تیمەکان بەرپرسی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ و تا گەشتۆ بە ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە ئەوە ئێمەژەوە بە ڕێگریکی سیاسی دەزانین تەنها لەوانەیە بڵێم قسەی پێشمەرگەیەک یان پاسەوانێک نەبووە چونکە ئەمە لە تەواوی زاڵگەکان دووبارە بووەتەوە. حاڵەتێکی نادروستە یەکەم ئازادی ڕۆژنامەگەری دەخاتە ژێر پرسیارەوە لەگەڵەوەشا کە ئێمە شتێک نییە بیگوازینەوە جگە لە نەبەردیەکان و پەلامارەکانی هێزی پێشمەرگە حاڵەتێکی نەخوازراوە دەگوازرێتەوە بۆ میدیا کە دەبوو ناجێگیرە سیاسیەکان هەڵوێستە جیاوازەکان لە کاروبارە سیاسیەکانی هەرێمی کوردستانە بارودۆخی ئاڵۆزی هەرێمی کوردستان کە لەوانەیە پەیام بە شێوەیەک لە شێوەکان جیاواز لە ڕاوبۆچوونی پارتی دیموکرات ڕووماڵی ڕووداوەکانی ناوخۆی هەرێمی کوردستانی کردوێ لەوانەیە ئەمە کاردانەوەی نەرێنی کردوێ لەسەر هەڵوێستەکانی پارتی دیموکرات بۆیە دەیەوێت بەمە تۆڵەی خۆی لە پەیام